سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە زانکۆ و پەیمانگاکان. ئێمە لە ڤیدۆکانماندا باسی کەمترین کۆنمرەی وەرگیراوەکان بە زانکۆڵاین پارالێل ئێواران لە هەر زانکۆ و پەیمانگە و بەشێک بۆ ئێوە خۆشەویست دەکەین کە بەکاری دێنین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ئەوەی زانیاریەکانمان ورد بن تاوەکو و پڕکردنەوەکانمان ورتر بن. لە درێژەی ڤیدۆکانمان لەگەڵمان نابن بۆ ئەوەی باسی بەشێکی تازە و کۆلێژێ و پەیمانگایەکی تازە بۆ ئەوەی خۆشەویست بکەین. لە کۆتا ڤیدۆماندا سەبارەت بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەم ڤیدۆیەدا بۆ ئەوەی خۆشەویست باسی پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ ئەەکەین. بزانین کەمترین کۆنمرەی وەرگیراو بە زانکۆڵاین پارالێل ئێواران چەندە؟ پارێزگا و گشتیەکەی چۆنە؟ ئایا ئەو بەشانەی لە پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆن چین؟ بۆ وەرگرتنی ئەم زانیاریانە لە درێژەی ڤیدۆکەمان لەگەڵمان نابن. خۆشەویستانم، پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ پەیمانگەیەکی کشتتوکاڵیە. ئەو قوتابیانەی کە وەرێگرێت زیاتر لە بواری کشتتوکاڵە درێژە بە خوێندنیانە دەن و هەوڵەدەن ببن بە کەسانێک بۆ پێشخستنی بواری کشتتوکاڵ. بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی کەمترین کۆنمرەکانی وەرگیراو فەرمونون با پێکەوە لەم خشتەیەدا بیبینین. کەمترین کۆنمرەی وەرگیراوەکانمان لە پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ بەم شێوەیەیە کە بۆ ئێوەی خۆشەویستی باسەکەین. یەکەم بەشمان بریتە لە بەشی کشتتوکاڵیدا پۆشراوەکان کە زانکۆڵاینەکەی 61.148 پارالێلی پارێزگا 53.8 و گشتێکەی بە هەمان کۆنمرە 53.8. دووەم بەشمان بریتە لە کارژێڕی ئەلکترۆنی کە زانکۆڵاینەکەی 6.5 و پارالێلی پارێزگای 55.2 و گشتێکەی 56.7. بەشی سێیەممان بریتە لە دیزاینی باخچەکان کە 6.038 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینێتی و پارالێلی پارێزگاکەی 54.086 و گشتێکەی 55.015. کۆتا بەشمان لە پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ بریتە لە زانستی خۆراک و کۆنتڕۆلی جۆری کە 58.4 زانکۆڵاینێتی پارالێلی پارێزگا 56 و گشتێکەی 59.9. خۆشەویستان، ئەو کۆنمرانەی خوێنمانەوە بریتی بوون لە پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ بە زانکۆڵاین و پارالێل. ئەلبەتە ئێوارانی نییە و ئەبینین لە زانکۆڵاینەکەشی هەمان کۆنمرە دووبارە بۆتەوە لە گشتی و پارێزگایە. ئەمە چونکە پێشتریش باسمان کردووە کە 100% پەیمانگە بۆ پارێزگایە، واتە هیچ قوتابیەک لە دەرەوەی شار، لە دەرەوەی پارێزگا، لە دەرەوەی سنووری پارێزگای سلێمانی ناتوانێت بە زانکۆڵاین پێشکەش بکە بۆ ئەم پەیمانگایە. تەنها خەڵکی سنووری پارێزگای سلێمانی ئەتوانن بە زانکۆڵاین پێشکەش بکەن. کەسانێک کە ئەیانەوێت بۆ ئەم بەشانە پێشکەش بکەن لە شاری هەولێر لە شاری دوهۆکەوە ئەوە ئەبێ بە پارالێل پێشکەش بکەن. خۆشەویستان، بە هیوای ئەوەی ئەم کۆنمرانەی کە بۆ ئێوە خۆشەویستمان خوێندەوە سوود و ئیسفادەی هەبێ بۆتان بۆ ئەوی لە کاتی پڕکردنەوەی فۆرمەکانتانە بە جوانی و بە وردی فۆرمەکانتان پڕ بکەنەوە. هیوامان سەرکەوتنتانە. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن بۆ ئەوەی زیاتر و زیاتر خزمەتتان بکەین.